الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خوش حالم كلا درسي ديك بخزمتان دقمو لشرح 40 نووي جيشتنا فرمودي سيوهاشت عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله تعالى قال أو فرموديش الفرموديش قدسية وكو فرمودي بيشي قال من عادى لي وليا فقد آذنته بالحرب وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها ولئن سألني لأعطينه ولئن استعاذني لأعيذنه. رواه البخاري. أو فرموديا براني بريزم يتشك لو فرمود قدسياني ديك أبو هريرة رضي الله عنه إخواني لسلبي بومان دا جيريتوا وإمام البخاري روايتي كردوا دا فرمي خواي پروردگار فرموي من عادالي وليا فقد آذنته بالحرب. خواي پروردگار تبارك وتعالى لسردو صنفان إعلان حرب خوي كردوا. يكميان أوانيك يشان لفرمودي قدسي هاتوا يشان لقرآن بيروز آياتي خواي پروردگار تبارك وتعالى أوي قرآن خواي پروردگار تبارك وتعالى درباري أوانيك الربا دخل أوي كآكل الرباية توبنك بشمان نبي توازني نيتن خواي پروردگار دفرمي فأذنوا بحرب من الله ورسوله. جاء لو أنا خلت يكزور بسادي تماشي أو قضية بكات برابر رزقانكم والله أويك خواي پروردگار تبارك وتعالى برياري داوة أويك خواي پروردگار تبارك وتعالى إعلان حربي لقال كردو فضحي دكات أمن ناو نادم هلو سوراني لسر أو حديث قدسي كذا فرمي من عادالي وليا كابرايا كبو زوري بيزبو ناويشي بدن بخواله واني زوربتان ليرانه بيناس زور أزيتي مسلمان آني دادا خوي بي باڵەوان بوو. طبعا هیچی نەما ئەوجا خوای گەورە لە ناو عائیلەی خۆی فەزحی کرد. ئەوجا بەدەستی وەچ کابرای گوتی نزیکترین کەسی خۆی گیری خواردووە هەر ماڵیشی بار کرد ڕۆیی کەرامەتیشکە دەیان و سەدان کەسی والت بۆ دینمەوە هەر بەناو دەیان ناسی. ئەوەی خوا تەبارەک وتعالە ئیعلانی حەربی لەگەڵ بکات فەزحی دەکات بەچێش هەر بە دەوروبەرەکەی بە کچەکەی بە کوڕەکەی بە ژنەکەی جاری وایە لە خودی خۆی لەبەرەو قەزیە بە سادە و ساکار سەیر نەکرێتن باش. لبرو دفرمي خواي پروردگار من عادالي وليا فقد آذنته بالحرب. اوي دجمناتي خوشويستي ولي يعني خوشويست اوي دجمناتي خوشويستي چي من بكا لسر اساسي دين و عقيدة و بيرو باور آگاتان لبيت. بلام جاري واد بيني كابرا چێشێکی کۆمەڵایەتیت لەگەڵ کەسێکی هەیە ئەگە خۆشەویستی خواش بەوەلی خواش بە کابرا مەسەلەن دەبینە ڕقیلەتی لەسەر و چێشە کۆمەڵایەتی نەک لەسەر خودی دینەکەی. ئەو جیاواز جارێ وەلی خەڵک زۆر بە
سەقەت لێ حاڵی بووە کۆمەڵە خەڵکێکی دیاری کرا دەڵێنەوە فڵان کەس وەلی خوایە و کۆتاییشی پێدێنن بە کۆتایی بە پێغەمبەرایەتی هاتۆ کۆتایی بە وەلیایەتی دێنن ناکاکەوە وەلی یانی ئەو کەسێک کە دەبێتە خۆشەویستی خوا خوای گەورەش تەبارەک و تەعالە لە قورئانی پیرۆزدا دیاری کردو چێ وەلی خوای پەروەردگارە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون خۆشەویستانی خوا تەبارەک و تەعالە نەترس و بیمیان لەسرە نەخەفەت باریش دەبن یانی چی یعنی نە ترسیان لە بەردەمە لەوەی کە بۆی دەچن کە دوا ڕۆژە نە خەم و خەفەتیش لە ماڵ و منداڵەکەی خۆیانی واستە بە سەلاحیوی واستە بە خۆی یەکلاکردنەوەی ئەو خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بەرەکەت داوێتێتە منی ماڵ و منداڵیش ئیسلاح دەکات دەفەرمێ الذين چێن ئەویان دەکات الذين آمنوا وكانوا يتقون شيخ الإسلام ابن تيمية رحمة خوای لێ بێ دەفەرمێ وەلی خوای پەروەردگار ئەو دوو سیفەتەی هەر کەسێکی ئەو دوو سیفەتەی تێدا هەبوون وەلی خوایە الذين آمنوا وكانوا يتقون ئەوانەی کە ئیمانیان هەیە بەخوا بە ڕۆژی دوایی بە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بە کتابەکان ڕوکنەکانی ئیمان دیارە ئیماندارێکی ڕاستەقینە بوو بەدڵ قەناعەتی بە ئەو شتانەی کە بە زوبان دەیڵێ بەدڵ قەناعەتی پێبوون وكانوا يتقون و ئەهلی تەقواش بوون کە ئەهلی تەقواش بوو هەر ئەهلی تەقوا بێ جا زۆر بێیان کەم بێ وەلی خوایە بەڵام ویلایەتەکەش لەگەڵ تەقوایەکەیدا لەگەڵ ئیمانەکە چەند زۆرتر بێت تەقوایەکە چەند زۆرتر بێ ویلایەتەکە زیاتر دەبێت خۆشەویستیەکە زیاتر دەبێت چەند کەمتر بوو هەر وەلی خوایە بەڵام بە مواسەفاتێکی کەمتر لەبەرەو برا بەڕێزەکانی خۆم تەقواش ئەوەی هەموو ئەمر و فەرمانەکانی خوا جێبەجێ بکەن کە ئێستا دەینە سەرێ هەر نەوعەنمان لە ناو ئەو فەرمودە قودسیەشدا پێناسەی وەلی کراوە ئەو شتانەی کە خوا فەرموویتی ئینسان جێبەجێکە ئەو شتانەی کە نەهی لێ کردوون بەقەدەر توانە خۆی لێ پارێزیت دەفەرمێ ئەو ئیعلانی حەربە جاری وایە لە خودی شخصی کابرای خوای گەورە وای لێ دەکاتن دەیکاتە پەند و عیبرەت ئەو کابرایی کە دەستی لە شەیدکردنی مامۆستا مەلا شەریف و کۆمەڵە مامۆستایەک و کۆمەڵە مجاهیدێکی هەبوو خوای گەورە بە شەیدیان قبوڵکە یا ڕەب العالەمین خوای گەورە لە دنیای چی لێ کرد هەموو خەڵک بینی هەموو خەڵک بە چاوی خۆی بینی والله انتقامی خوایە دەناخۆ لە پارەی کەم نەبوو لە دەسەڵاتی کەم نەبوو لە هیچ شتێکی کەم نەبوو هەر وڵاتێکی بیویست با دەچوو لە بۆ عیلاج بەس دەبێ خوای گەورە پیشانی بدا کە خوێنی خۆشەویستان و خوێنی وەلیەکانی خوای گەورە هەندە سووک و ئاسان نیە ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئەوکو گوتم جاری وای ئیعلانی حەرب ئەو کەسێک کە دەماری پیاوەتی و شەهامەتی مردە بێتن و کابرای گوتی پێی احتیادی بێ خراپەی لەگەڵ کچی بکرێ خراپەی لەگەڵ بوچی بکرێ خراپەی لەگەڵ خێزاب پێی احتیادی بێ خوای گەورە بۆی تاقی ناکاتەوە لە خودی خۆیدا تاقی دەکاتەوە بەڵام ئەوەی کە بەو شتانە تێک بچێ هەر ئەو شتان بەو شتانەی فەزەح دەکات فەزەح دەبێتن حیا و ناموسی دەچێتن یا ڕەبی خوایە سابتمان کەی و بمان کەیە یەکێک لە وەلیەکانی خۆت بەڵام ئاگاتان لێبیتن ئەو مەنسەبە ئەو پلەپایە بۆ ئەوەی خەڵکی ئیستیغلال پێ بکرێت و خەڵکی وەج کابرای گوتی زادەستی یەک مەتری شۆڕکەی کابرا پێدا هەڵمیسیت و ئەو جادەی شتێکی باوێتە بن دۆشە چێ و لەو لای نەفەرە پێ-6 نەفەرات دانەی وەکو ئیستیعلامات و ئەوە گاڵتەکردنە بە دینی خوای پەروەردگار و بە ویلایەتی وەلی خوای پەروەردگار بە مەنسەب نییە ئاگاتان لێبێ بە پلەپایە نییە بە ئەوە نییە بۆ ماوە نییە وەلی بەکردەوە عەمەلە چۆن خوای پەروەردگار دەفەرمێ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم ئەو ئەتقاکمە چێ لە هەموو کەس بەتەقواتر بێ لە هەموو کەس وەلی خوای پەروەردگار زیاترە ئەوە مهمە بیزان ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم عەفوەن ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە ئینسان پێی دەبێتە وەلی هە لە دووی
دفرمي وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه. إنسان بەچ لە خوای نزیک دەبێتەوە وما تقرب إلي عبدي بشيء. ئەگەر دەتوێت لە خوای نزیک بیەوە بە شتێک لە ئەو شتانەی کە هەن لەوەی لە هەموو شتەکان زیاتر لە خوا نزیک دەبیەوە. لە خوا نزیک بوون یعنی چی؟ یعنی هوردە هوردە دروستبوونی محەبەت و خۆشەویستیەکی دووسەرە. هەم ئەتۆ خوات خۆش دەوێت هەم خوش ئەتۆی خۆش دەوێت. يحبهم ويحبونه. دەفەرمێ أحب إلي مما افترضته عليه. ئەگەر دەتەوێ ببیە نزیکی خوا لە خوا نزیک بیەوە ئەو شتانەی کە واجبن جێبەجێیان کە. ئەو شتانەی کە واجبن جێبەجێیان کە بەو شتانەی کە واجبن جێبەجێتکردن لە خوا نزیک دەبیەوە. زۆر مهمە ئەوە. باشە. پێویستت بەچیە؟ پێویست ببیە خۆشەویستی خوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا. جارێ واجبات زۆر حونەری نیە جێبەجێکردنیان ئاگاتان لێبێت. واجبات ئەگەر نەیکەی تێمان هەڵدەدرێت. بەڵام لەگەڵ ئەوەی کە دەشیکەی بەڕێک و پێچیت کرد لە خوا نزیک دەبیەوە بە واجباتانە. ئەو جا دەفەرمێ ولا يزال يعني چییە؟ جەنابی مامۆستای لێرانە لە مەشارە زیاتر لەو قەزیەی زمانی عەرەبیە یعنی لە بۆ بەردەوامیە. لۆ ڕۆژەک و دوو ڕۆژان نیە. لۆ سونەتەک و دوو سونەتان نیە. لەوەی کە دەخۆتی دابکێتی مەلەکە بە بەردەوامی. دەفەرمێ ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل. ئەگەر دەتەوێ ئەو جا ببیێتە حتى أحبه. ئەگەر دەتەوێ ببیە خۆشەویستی خوا ببمە خۆشەویستی خوا بە سونەتەکان ئینسان دەبێتە خۆشەویستی خوا. بە واجبات لە خوا نزیک دەبیەوە بە سونەتەکانیش دەبیە خۆشەویستی خوا تەبارەک و تەعالا. کەواتە بە جێبەجێکردنی واجب و سونەتەکان چ دروست دەبێ؟ ها؟ ویلایەتەکە دروست دەبێت، مەحەبەتەکە دروست دەبێت کە بیە خۆشەویستی خوات و بیە وەلی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. ئەو جا دەفەرمێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا فإذا أحببته. ئەگەر خۆشم ویست یعنی ئەگەر واجباتەکانی جێبەجێکردن سونەتەکانی جێبەجێکردن ئەمیش خۆشم دەوێت. کە خۆشم ویست دەفەرمێ كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها. برا بەڕێزەکانی خۆم ئەو دەستەواژانە وەلەما ڕەحمەتی خۆیان لێبێ ئاوا تەفسیر و ئاوا تەحلیلیان کردووە. دەفەرمون خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دوو قسەیان لێ کردوون هەردووش یەک لێشی جوانترە. یەک دەڵێ خوای پەروەردگار بەرەکەت داوێتە گوێچکەی، بەرەکەت داوێتە چاوی، بەرەکەت داوێتە دەستی، بەرەکەت داوێتە قاچی کە لە شتی چاک نەبێ لە شتی خراپ بەکاری نەهێنە. زۆر مهمە. خوای پەروەردگار ئەو چوار ئەعزایەمان کە زۆربەی زۆری تاوان و گوناه و خراپەکان ئەبە و چوار ئەعزایی دەکرێتن بە گوێچکە و بە چاو و بە دەست و بە قاچ. چکە گاوانە نەبن ئەعزاکانی دیکە توانای گوناه و تاوان و سەرپێچیان نابێت. و بە تایبەتیش بە دەرەجەی یەکەم چاو. چکە چاو ئەوڕۆکە لەبەرچوە دەڵێن بە دەرەجەی یەکەم چاو ئەوڕۆکە ئەو شەبەکەی عنکەبوتی و فەیسبوک و مەیسبوک و بەزم و ڕەزمە ئەو هەموو چاوە. ئەگە کابرای کۆرە بێتن چ نابینیت؟ ئاگای لە شتەبای خوای نابیت. لەبەر هەندێک ئاگاتان لێبیتن ئەوانەی کە حافظن، ئەوانەی کە خوای گەورە بەرەکەتی چاوی لێوەرگرتوونەوە تەماشەکە زیهن و فکر و ڕوشد و زیرەکی ئەوانە زۆر فەرقە لەگەڵ ئێمە. ئەمنوتووە چ کابرای گوتی کابرایە ناسین بە زەق بە دوو چاوێ زەق یا تەماشاکەین ناوی خۆ ناپێڵێ تەعاروف نادەگەڵەکە پاشی دوو ڕۆژانی لە فکرەکەینەوە. ئەرێ فڵان ئەرێ کاک هەرێکەمان کێشەیەکمانێ ئەمە ناوم زوو لە دەبێ مەم کاک حازی
ئەگە گوتم کاک حاجیانی ناومالف کردچیتەوە ئیدی کاکاتە منگە کابرای کۆرە یەک مانگە یەک ساڵە یەک زاریە گوێ لە دەنجێ بووی گوێ لە دەنجێ بیەوە کاک فلان کەس ئەتۆی بەڵێ هەر بە دەنجێ لەبەر ئەو چاوە ئینسانی زۆر مەشغوڵ دەکات ئینسانی زۆر سەرقاڵ دەکات و هەموو تەئسیر لەسەر هەموو بەشەکانی دیکەی لەشی ئینسانیش دەکات تەرکیز تەئسیر لەسەر تەرکیز دەکات لەسەر حەفزی دەکات لەسەر هەموو شتێکی دەکات ئەهای ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ چ دەفەرمێ شەکەوت إلى وكيع سوى حفظي فأرشدني إلى ترك المعاصي وقال إن العلم نور وعلم الله لا يهدى لعاصي زال وكيدا فرمي تشوم باجني ئافرەتێکم بینی و ئەویش هەر نەک بە قەستە ماشێکە هەر چاوم یەکەوتووە یعنی ئەو ڕۆژەی دەڵێ تەرکیزی حەفز و شتوالەم نەما هەندی کابراگەر لە تەپڵی سەری تەماشەی کاتنە تا وەکو کو کابرا جیهازی تەرمۆمەتری لێ دەداتن لەو سەری بۆ سەری هەشتەوە زاری پێدا داخۆ لە چێن دەرێ خاڵی زۆعفەوانە دەخوێنیتەوە لەبەر هەندێک تەماشە دەکە ئێستا خڕیان کەەوە ئەوانەی کە مەسەرەن ئەوە مدمینن بەو شەبەکەی عنکەبوتی و بەزم و ڕەزم و ئەوانە چیان لەبەرە چەند ئاەتیان لەبەرن چەند حەدیسیان لەبەرن چ شتێکی چاچیان لەبەرە لی پرسە بزانە داخۆ ناوی هەموو مامەکانی خۆ دەزانیتن ناوی هەموو وەچ کارراگوتی خزم و کەسەکانی خۆ دەزانیتن نەبەخوا ئەو جا دەفەرمێ ئەوە تەفسیرێکیتی ئەگەر ئینسان ئەو دووشتانەی کردن واجباتی کرد سونەتەکانی کردن خوای پەروەردگار بەرەکەت داوێتە ئەو چوارە عەزایی گوێچکە و چاو و دەست و قاچ خوای پەروەردگار پڕ بەرەکەتیان دەکات ئەو ئینسانە بەس تۆشی چاک بەکاریان دێنیت ئەو جا لە ئەوەی دیکە دەفەرمون چی دەفەرموو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو ئینسانەی دەپارێزیتن نایەڵیتن ئەو چوارە عەزا جوانەی لە خراپەی بەکار بینیت بربەستی بۆ دروست دەکاتن نایەڵی بە شتوالە شتی پڕ و پوچیان مەشغوڵ کاتن ئەها لە محاضەرەیەکی دیکەشم بۆ باسکردن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێتن دەفەرمێ گەنج بوو خۆشتانەکە یعنی وحی بۆ دانەبەزوو بەڵام خوای گەورە پەروەردەی دەکات دروستی دەکاتن بۆ قۆناغ و مەرحەلەیەکی هەستیار دەفەرمێ ڕەشبەڵەک بوو لە ناو گوندی لە ناو مەککەی ئەمەشلەکەن حەیوانی بووی پێغەمبەر شوان بۆ عەلەیهی سەڵات وسەلام ڕەفیقێکم دەگەڵدا بوو وتی گوتم کاکە ئەگەر ئەمن دەچم سەیرێکی ئەو ڕەشبەڵەک و ئەوەی دەکەم دەسمە دیار ئەو شایەی ئەگەر ئاگات لە حەیوانەکە وتی بڕۆ تی هاتم لە نیوەی ڕێ پێش بگەمە ناو مەککەی دارێکی لێبوو خەوم بەسەر داهات وتی لە بن دارەکەی دانیشتم خەوم لێکەوت وەختایەکی خۆ بەراتم ئێوارێ ئەوە پاراستنە خوای گەورە نایەڵی تووشی گوناه و تاوان بی یا ربی خوایە عاقبەتمان خێر بکەی یا ربی خوایە عاقبەتمان خێر موفقمان بکەی ئەو جا دەفەرمی ئەگەر داوام لێ بکەن پێیان دەدەم ئەگەر هانام لۆ بینن پەنایان دەدەم ئەگەر دەمانەوێت ئەو خەسڵەت و ئەو سیفەتانەمان تێدا بێنەدی بە ئەو دوشتانە بکەین یەک ئەرک و فەرمانەکان واجباتەکان بە قالب سوچی وەکو خۆی وەکو پێغەمبەر کردوویەتی عەلەیهی سەڵام جێبەجێکەین و خۆشمان لا رابطين لسنتكان في غنبري إخوة صلى الله عليه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته.